لە راپۆرتێکدا شارپرێس تاوانەکانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان بە بەڵگە دەکات. تورکیا زیانی 100 میلیۆن دلاری لە ڕۆژاوای کوردستان داوە و 2 میلیۆن کەسی بێ ئاو و کارەبا کردووە. لە ئەنجامی هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەیان کەس گیانیان لەدەستاوە و ژێرخانی ناوچەکەش زیانی زۆری بەرکەوتووە. دەوڵەتی تورکیا لە 5 ئۆکتۆبرەوە هێرشێکی ئاسمانی بەرفراوانی بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەست پێ کردووە و بە وتەی کاربەدەستانی ڕۆژاوای کوردستان زیانی 100 میلیۆن دلار لە ناوچەکە کەوتووە. جێگای سەرنج بوو کە دەوڵەتی تورکیا ئەمجارە بەڕوونی ڕایگەیاند کە ژێرخان و سەرچاوە ئابوووریەکانی ناوچەکانی ڕۆژاوای کوردستان دەکاتە ئامانج. ئەمەش ئەوە دەردەخات کە دەوڵەتی تورکیا ئامانجی تەنها پارتێکی سیاسی نییە وەک ئەوەی بانگەشەی بۆ دەکات، بەڵکو ئامانجی سەرەکی ئەم جارە کوردە و دەیەوێت کورد لە خاکی خۆی دەربکات. لەو چوارچێوەیەدا پامنێری شارپرێز لە ڕۆژاوای کوردستان چووە هەموو ئەو شوێنانەی کە دەوڵەتی تورکیا کردوینە ئامانج و هەروەها ژمارەی قوربانیانی بەڵگەدار کردووە. ژمارەی قوربانیان بەهۆی هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوە 9 هاوڵاتی سڤیل گیانیان لەدەستاوە، واتە 5 هاوڵاتی لە کۆبانی، 3 هاوڵاتی لە حەسەکە، 1 هاوڵاتی لە ترپەسپی کە 2 کەسیان ژن بوون. هاوکات 10 هاوڵاتی بریندار بوون کە 4 منداڵ و 3 ژن بوون. جگە لەوەش دەوڵەتی تورکیا ناوەندێکی ئەمنی لە باشووری ئامودا بردومان کردو لە ئەنجامدا 6 ئەندامی هێزە ئەمنیەکان شەید بوون. دەوڵەتی تورکیا لە سنووری دێرک لە دژی ناوەندی مەشق و ڕاهێنان کۆمەڵکوژی ئەنجامدا و لە ئەنجامدا 29 ئەندامی هێزی دژە مادەی هۆشبەر شەهید بوون و 28 کەسیش بریندار بوون. بابزانین چەند هێرش ڕووی داوە. لە سەرەتای هێرشەکانەوە تا ئێستا دەوڵەتی تورکیا 29 هێرشی لە قامیشلۆ، 41 هێرش لە حەسەکە، 48 هێرش لە ناوچەی شەهبا، 13 هێرش لە دێرک، 42 هێرش لە عین ئیسا، 25 هێرش لە کۆبانێ، 7 لە منبەج و 4 هێرشی لە گوندەکانی باشووری گرێسپی ئەنجام داوە. دەوڵەتی تورکیا زۆربەی هێرشەکانی بە فڕۆکەی جەنگی و فڕۆکەی بێفڕۆکەوان ئەنجام داوە. هێرش بۆ سەر ژێرخانی ڕۆژاوای کوردستان لە هەرێمی ترپەسپی دەوڵەتی تورکیا 7 وێستکە و بیری نەوتی کردە ئامانج و بە تەواوی لە خزمەتگوزاری خستن. جگە لەوەش دەوڵەتی تورکیا وێستگەیەکی کارەبا و کۆگاکانی دانەوێڵەی لە ترپەسپی کردە ئامانج و لە ئەنجامدا کارەبای تەواوی ناوچەکە بچڕە. لە دەڤەری دێرک حکوومەتی تورکیا وێستگەی سوتەمەنی ناوچەکەی بردومان کردو لە ئەنجامدا کارەبای تەواوی دێرک بڕدرا و ئێستا وێستگەکە بۆ ماوەیەکی زۆر ناتوانێت غاز دابین بکات. هەروەها حکوومەتی تورکیا وێستگەی گوندی تەقیل پەقلی سەر بە دەڤەری دێرکی بردومان کردو لە ئەنجامدا وێستگەکە لە خزمەتگوزاری دەرچوو. لە هەمان کاتدا دەوڵەتی تورکیا نەخۆشخانەی کۆرۆنای لە شاری دێرک بە تەواوی لەناو برد کە خزمەتی زیاتر لە 100,000 کەسی دەکرد. لە شاری قامیشلۆ دەوڵەتی تورکیا وێستگەی سوتەمەنی بردومان کردو لە ئەنجامدا وێستگەکە لە خزمەتگوزاری دەرچوو. لە شاری ئامودا دەوڵەتی تورکیا کۆگای دانەوێڵە و وێستگەی کارەبای بردومان کردو لە ئەنجامدا کارەبای ئامودا پشڕە. لە ناوچەی عین ئیسا دەوڵەتی تورکیا وێستگەی ئاو و وێستگەی سوتەمەنی و کۆگای دانەوێڵەی بردومان کرد. لە دەڤەری حەسەکە حکوومەتی تورکیا وێستگەی کارەبا و وێستگەی ئاو و کارگای بیناسازی و کەمپی کۆچبەرانی سرێکانی بردومان کرد. حکوومەتی تورکیا کارگەی بۆ یاخی ناوچەی کۆبانیشی بردومان کرد. با بینە سەر کاریگەری هێرشەکان. لە ئەنجامی هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان زیاتر لە 2 میلیۆن کەس بێ ئاو و کارەبان. لە هەمان کاتدا دەسەڵاتدارانی ئیدارەی خۆسەر بە شارپرێسیان وت زیانی زیاتر لە 100 میلیۆن دلار گەیشتۆتە ژێرخانی ناوچەکە کە دەوڵەتی تورکیا کردوویەتە ئامانج. ئەوەی جێگای سەرسوورمانە ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا بە ئامانجگرتنی ژێرخانی غەزە لەلایەن ئیسرائیلەوە و
بڕینی ئاو کارەبای بە تاوانی جەنگ وەسف کرد. بەڵام سوپاکەی گەورەترین تاوانی جەنگی لە ڕۆژاوای کوردستان ئەنجامدا و زیاتر لە 2 میلیۆن کەسی بێ ئاو کارەبای هێشتەوە. لای خۆیەوە ئیدارەی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەیاننامەیەکی بڵاو کردەوە و داوای لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کرد سەردانی ڕۆژاوای کوردستان بکەن و بە دوواداچوون بۆ تاوانەکانی جەنگ و کۆمەڵکوژی و پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکیا بکەن.